سڵاوتان لێبێ ئازیزان خۆشەویستانی بینەرانی کەناڵی زانست و فەلسەفە. ئەمڕۆ باسی سترێسەکەم بە شێوەیەکی زۆر زانستی. جا مێ باسی سترێسکەم کە چۆن فشارێکە و چۆن مرۆڤ دەچێتە بارودۆخێکی نیگەرانیەوە کە خۆماتان نەزانن. بەڵام ئەمێ سەرنج بە مەسەر ئەم ڕسمە ئەمە کە زۆر گرنگە باسی ئەمە بکەم. ئەبێ مرۆڤ وشەیەک هەیە، وشەیەک مایندفولنسە. ئەمێ ئەوە تەرجمەکەم کە ئەویش بریتیە لەوەی کە مرۆڤ لە ئێستاە بژی. واتە ئەگەر ئەم میکانەوە سپیان ئەمە لێرە ئەمە ئێستا بێ، بۆ نمونە ئەمە تەلەبەیەکە لێرە خۆی ئاماداکەەوە ئێستا خوێنێت. ئەمە هەنێت دەرسی کێ وا بڵێن ئەمە فیزیا بێ، ئەمە کیمیا بێ، ئەم بیرکاری بێم، هەر شتێکی کە بێ، هەر شتێکی لاوەکی بێ کە خوێندکار خۆی ماندووەکەیان خۆی سەرقاڵەکە ئەم شتانە لاوەکیەوە لە کاتێکە زۆر گرنگە کە ئەم خوێندکارە مایندفولنس بێواتە لە ئێستاە بژی بیر لە هاتوو ڕابردووی خۆی نەکاتەوە. ئەوە گرنگە. ئەوەش ئەم مێشکە ئاڵۆزەش ئەگەر مرۆڤ هەیبێت خەمزیاکە. جامێ باشی ئیشێکی هانسێ لێ بکەم کە هانسێ لێ دکتۆرێکی هەنگاری کەنەدیە، ئەندرۆکۆنۆلۆژیستە لە بەشی لای هەناو ئیشەکە. ئیشێکی زانستی زۆر جوانی هەیە کە سترێسی بۆ سێ ستیج یاخۆ ستیت دابش کردووە. یەکەمیان ئەلارم ستیت، ئەوەش کە مرۆڤ وریاکاتەوە، بۆ نمونە ناوی بانی یەکێکەکەی. وەروە ڕزیستنسی، ئەمەش ئارام بوونەوەی لەگەڵ ئەو حاڵەیە. اینجا ئیگزۆشن ستیت کە ئەمە زۆر خراپە، ناتەندروستە لەسەر مرۆڤ. اینجا ئەمێ بڵێم بۆ کە ئیگزۆشن ستیت چیمان لێت، ئەوش لەژێر فشارێکی زۆر بۆ ماوەیەکی زۆرە بین. ئەوە ناتەندروستیەکی ئەگەر بی لێکینەوە. ئەویش ئێستا باسی یەکەم کە چۆن هۆرمۆنەکان ڕشێت ناولش. کە سەرتا مرۆڤ هەست بە سترێسەکە، دوو هۆرمۆن هەیە کە ڕژێتە ناولەشەوە. یەکەمیان کاتەکیلۆمینامینە، ئەویش بریتە لە دۆپامین و ئەدریناڵین و نۆرادرێناڵین کە دەچێتە ناو لەشەوە. لەم ڕژەنەرانەیە کە SNSی پێ ئەڵێن ببورن، واتە سیمپاتیک نێرڤس سیستم، ئەو SNS کە ڕژەنەرێکن کاتە نۆماینەکە ئەڕژێ. ئەویش بۆ خۆی وتمان سێدانی. جا کۆرتیزۆڵ کە لە ڕژێناڵی ئەدریناڵ گلاندەوە ڕژێ لەسەر گوچیلەکانە. جا ئەوەیە کە مرۆڤ ئەچێتە حاڵەتێک و پێڵێن fight or flight response، واتە دەربازبوون یان شەڕکردن لەگەڵیە. جا بەڵێ ڕژانێکی زۆری ئەم دوو هۆرمۆنە بێتە هۆی جەڵتەی دڵبەڵێ، توانێت بمانکوشە و لە زۆر تازەیە، لە لێکۆڵنەوەی زۆر تازەیە بۆمان دەرکەوتو کە جگەرمان خاوەکات و خوێنیشمان نەتوانێت بمێنێت. ئەم سترێسە زۆر و خۆشتانزان کە دڵڕەوی و نیگەرانی و دوودڵی و قەلەقی ئەمان هەمووی نەخۆشین و مرۆڤ بێت دوور بێ لێ. زۆر دووریش بێت لە نقمبوونی خەمۆکی کە دیپرێشنی پێڵێن. بۆیە ئەمە جەخت خەمە سەر دەروونێکی تەندروست. اینجا ڕفتارکردنی لەگەڵیان دوو شێوازمان هەیە، شێوازی تەندروست و هێڵتی، واتە لەگەڵ ئەنهێڵتی کۆپینگ کە ئەویش ناتەندروستە. ئەکسیکیوتیڤ تایممان هەیە، ئەویش بریتە لە ئەوەی مرۆڤ کاتی بۆ خۆی هەبێ. اینجا تۆڕەبوونمان هەیە کە توانێت مرۆڤ ئەم تۆڕەبوونە بگوێزێتەوە بۆی ئەوەی کە بێت دەست پێ بکات. جۆرنەڵینگمان هەیە، ئەوش دانیشتنە نووسینەوەی هەر شتێکە کە تۆ کردوتە لەو ڕۆژەیە. ئەوی ژواکە کە تۆ ئاگاو لە خۆ بێ کە تۆ چیەکەیت و چی ناکەیت. جا سێلف ئیگزامینیشنمان هەیە کە ئەویش امتحانکردنی
ئینسان خۆیەتی جاوانی کەشتوان خۆتان بدوای بکەڕن بەڵام لێرامێ باسی ئەنهێڵتی کۆپینکەم واتە خواردنەوەی مادە قوحولیەکانە و کێشانی هەنێ لە جگەرە و جابینی جنسا سەلف مدیتیتین واتە چۆنڵێ لەگەڵ چارەی ئەمە بە شێوازی خراپ بکات ئەویش جگەری کێشان و مادە قوحولیەکان کە زۆر خراپە ئەنجا دیسپلیسمنتمان هەیە displacement of regression واتە مەسەلەن بەکارهێنانی ئەم سترێسە بۆ ئازاردانی مەسەلەن ئاژەڵێک بێت ئاژەڵێکی بەستە زمان بێت ئیتر هەر کەسێکی کە بێت ئەوش پێڵێن دیسپلیسمنت واتە گۆڕینی سترێسەکە خستنە سەری بۆ لەسەر شتێکی کە یا کەسێکی کە جا ڕگرێشن هەیە ئەوش گەڕانەوەی و وەکو تەسەڕوفی وەکو مناڵ دەرەکەیەوە بۆ نمونە 50 ساڵێک وەکو 20 ساڵێک یان 7 ساڵێک تەحمل کات واتە گەڕانەوە و تەسەڕوفاتی مناڵ ئەنجام بدە مناڵان ئەنجام بدە اینجا دنیاڵ هەیە ئەوش ڕەتکردنەوە هەر کێشەیەکە هەر شتێکە کە مرۆڤ هەیبێت جامێ ئەمە کە باسم کردمە مایندفولنسەکەی واتە لە ئێستایا بژیت مرۆڤ لە ئێستا بژیت بیر لۆ بکاتەوە کە لە ئێستا چی ئەکات خیاڵی لای خۆی بێ دڵی لای خۆی بێ بیر لە داهاتوو ڕابردوو نەکاتەوە کە زۆربەی کتێبەکانیش ئەوەی دەربارەی تەندروستیەکی دەرونی باشە جەخت لەسەر مایندفولنس ئەکاتەوە کە مایندفولنس ئەمێ باسی بکەم کە لە بودیەکانەوە سەری هەڵداوە بەڵام ئەم دکتۆرە جۆن کۆباتزین بەکاری هێناوە بۆ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانیان لەگەڵایە بەڵام چاوەکەی 1000 ساڵەمە پێشە ئەگەرێتەوە بۆ دینی بودیزمەوەوانە جا تەوان لێبوردەیی زۆر گرنگە بۆ دروستی دەرونی ئینسانە بێت لێبوردەیی هەبێ سپاسانەکەم هیوادارم گەیشت بێ